بەشدار بە لە سێهەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی سوورێنچک تاوەری تەندروستی سمارت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی سێهەمین پێداچوونەوەی زانستی خێرا بۆ باسکردنی نوێترین زانیاری و ڕێنماییەکان سەبارەت بە شێرپەنجەی سوورێنچک لەلایەن پزیشکانی بە ئەزموونی ناوخۆ و دەرەوە لە بۆنەی پێداچوونەوەیەکی زانستی خێرا بە شێرپەنجەی سوورێنچک بە هاوکاری کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان پزیشکە زۆر بەتوانەکانی ناوخۆ و دەرەوە ئەزموونی خۆیانمان بۆ دەگوازنەوە. بەشداریکردن لەم بۆنەیەدا زۆر گرنگە چونکە باشترین پزیشکانی ناو ئەو بوارە ئەزموون و شارەزاییەکانیان پێشکەشی بەشداربووان دەکەن. سڵاو، من دکتۆرە هێرۆ ئیسماعیل فەرەج، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرسوجگەر، هەڵگری بڕوانامەی بۆرد لە نەخۆشیەکانی کۆئەندامی هەرسوجگەر، ئەندامی کۆمەڵی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان لە ڕۆژی 3/11/2022 لە تاوەری تەندروستی سمارت بەشدارم لە پێداچوونەوەی خێرا بە شێرپەنجەی سوورێنچک. بابەتەکەم لەژێر ناونیشانی زوو دەستنیشانکردنی شێرپەنجەی سوورێنچک لەگەڵ ڕێز و سوپاسدا. لە بەرواری 3/11/2022 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 بەیانی میوانداریتان دەکەین لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.